سعادەتی ڕئیسی وزەرا بەڕێز محەممەد شیاع سوودانی کە لەسەر داوای ئێمە لیژنەیەکی باڵای ئەمڕۆکە نردووە بۆ کەرکووک بە سەرۆکایەتی فەریق سامی سوودانی کە هەروەها لەگەڵ وەفدی یاوەری کە لەگەڵ هەموو زوبات و لایەنە ئیداری و عسکەری و ئەمنیەکانی تایبەت بە هەموو سەیتەرەکان هاتبوون. مناقەشەی ئەو کێشانە کرا کە لەم سەیتەرە هەیە بەڕاستی و هەموو کێشەکان دیارە متعلقە بە سیاراتی بارهەڵگر واتە ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان لە یەکی دەوە ئالێتێکی تازە دیاری کرا اتفاقمان کرد لەسەرەوە ئالێتە نوێیە. ئالێتە تازەکە طبعاً ئالێتە تازەکە بەو شێوازەیە هەموو سیارە و ئۆتۆمبیلانەی کە موادی ئینشاییان هەڵگردووە یان بابلین کراوە فلاتن وەکو شیش وەکو چیمەنتۆ وەکو تاپوک هەموو ئەوانەی کەوا سیارەکان فلاتن و دیارین واتە داخراونی ئەوانە خەتێکی تایبەتیان بۆ کرێتەوە و ئەوانە کاراسانی زیاتریان بۆ کرێت کە لە سەیتەرە و بازگەکانەوە یەکسەر داخل بن و ئەو سیارانەشی کەوا مواد دێنن سیاری بچووکن لە تانی دووتەنی ئەوانش خەتێکی تایبەتیان بۆ کرێتەوە کە کاراسانیان بۆ کرێت ئەوەی کامێنێتەوە ئەو موادانەی کەوا ئەو ئۆتۆمبیلانەی کە موادی مستەوردیان هەیە ئەوە وەکو فەرقی ڕسوم تعاملیان لەگەڵا دەکرێت بەڵام ئەوانش لە عینی کاتە کارەکانیان بۆ ئاسانەکرێت کە زۆر نەمێننەوە لە بازگەکان. جیازی سۆنەرمان زیاد کرد سۆنەرەکان یەک سۆنەر بوون کولی بازگەیەک سۆنەرێکی بۆ زیاد کرا لە ئێسادا و هەوڵەدەین لە ئایندا بکرێ بە سێ سۆنەر.